سەرکەوتنی سەرۆکی پارتێکی یەک ساڵە بۆ سەرۆکایەتی کۆماری فەڕەنسا ڕکابەرێکی گەورە بوو. لە ئێستاشدا گەورەترین ڕکابەری و تاقیکردنەوە لە بەردەم ئەو سەرۆکە نوێ گەنجەدا ڕاپەڕاندنی حکوومەت و کارەکانی داهاتوویەتی. لە ڕێوڕسمێکدا لە کۆشکی ئەلیزێ کە زیاتر لە 1500 پۆلیس ئەرکی پاراستنیان لە ئەستۆگرت بوو، دەسەڵاتی سەرۆکایەتی فەڕەنسا لە فرانسۆ ئۆلاندەوە بۆ ئیمانوێل ماکرۆن گواسترایەوە. فرانسۆ ئۆلاند سەرۆکی پێشووی فەڕەنسا پێش ڕادەستکردنی دەسەڵات وتی دەیەوێت لە کەشێکی ئارام و ڕوون و پڕ لە خۆشەویستیدا دەسەڵاتەکانی بۆ ماکرۆن بگوازێتەوە. بڕیارە ڕۆژی دووشەمە سەرۆک وەزیرانی نوێ و ڕۆژی سێشەمەش وەزیرەکانی حکوومەتەکەی دیاری بکات. لەبەرەوەی پارتەکەی ماکرۆن تەمەنی تەنیا 1 ساڵە و یەکەم جارە بەشداری هەڵبژاردنەکان دەکات، هێشتا پەرلەمانتارێک و وەزیرێکی نییە و وەک پارتێکی ناوەڕاست وەسف کراوە کە نەڕاستڕەوە و نەچەبڕە و. La mission de la France dans le monde est éminente. دوای وەرگرتنی پۆستی سەرۆکی وڵات و لە یەکەم وتاریدا ئیمانوێل ماکرۆن سوپاسی گەلی فەڕەنسای کرد بەرامبەر ئەو متمانەی پیان بەخشی و ڕایگەیاند جیهان پێویستی بە فەڕەنسا و تواناکانیەتی. وتیشی فەڕەنسا یەکسانی و ئازادی بۆ جیهان بەدەستهێناوە و لە پێناو بەهێزکردنی وڵاتەکەدا و بە بڕوابەخۆبوون هەموو شتێک دەکەن و لە پێناو چەسپاندنی پایەکانی دیموکراسیدا هەموو هەنگاوێک دەنێن چونکە جیهان لە چاوەڕوانی فەڕەنسادایە. لە پرۆگرامی بانگشەی هەڵبژاردنەکانی فەڕەنسادا ماکرۆن زیاتر جەختی لەسەر لایەنی ئابووری کردەوە و بەڵێنی دابوو کە باج لەسەر هاوڵاتیان کەم بکاتەوە و باجی نیشتەجێبوون نەهێڵێت. ئاماژەی بەوەش کردبوو بە کەمکردنەوەی خەرجە گشتیەکان لە 5 ساڵی سەرۆکایەتیدا 60 ملیار یۆرۆ لە خەزیانەی دەوڵەت پاشەکەوت دەکات. هاوکات جەختی لەسەر بەهێزکردنی یەکێتی ئەوروپا کردەوە. لە خولی دووەمی هەڵبژاردننی سەرۆکایەتیدا سەرۆک و سەرۆک وەزیران و ژمارەك لە کاندیدە شکستخواردەکانی خولی یەکەمی هەڵبژاردن و ژمارەیەکی زۆر وەزیر و سیاسەتمەدار پشتگیری خۆیان بۆ ئیمانوێل ماکرۆنی تەمەن 39 ساڵ ڕاگەیان تا ببێتە سەرۆکی نوێی وڵاتەکەیان. پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئاخوار ئەو کەسانە هاوکاری ماکرۆن دەکەن لە پێکێنانی کابینەی حکوومەتەکەی و جێبەجێکردنی بەڵێنەکانیدا؟ بێستون شەریف NRT